كردی رادیوی دنگی گلدبن. لەیرکوێ بیسەرمانم سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بیسەرمانم. عێراق لە ئەنجومەنی ئاسایشی و نەتەوەیەکگرتوەکان سکاڵای لە سەر ئێران تۆمار کرد. حکوومەتی عێراق لە ئەنجومەنی ئاسایشی نێودووڵەتی و ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان سکاڵای دژی ئێران تۆمار کردووە، ئەوەش بۆی هێرشەکانی سوپای پاسەران بۆ سەر هەولێر. وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوێتەوە دوێنێ سکاڵامان پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نێودووڵەتی و نەتەوەیەکگرتوەکان کردووە، ئەوەش بۆی هێرشی موشەکی ئێران بۆ سەر شاری هەولێر کە بەهۆی 20 کەس بوونەتە قوربانی. کاتژمێر 11:30 خولەک شەوی دووشەممە سوپای پاسداران بە 11 موشکی بالیستی هێرشی کردی سەر شاری هەولێر و لە ئاکامدا 4 کەس گیانی لەدەستدا و 16 کەسی دیکەش بریندار بوون. کاوێزی مەلا پەروێز لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەر لە سەر هێرشەکەی ئێران بۆ سەر هەولێر نووسیبێتی لە هەبوونی و لە نەبوونی ساڵانێکە بۆ لە خشتەبردننی ڕایگشتی بەشداری کۆڕبەندی ئابووری داپۆسمان کردو جگە لە خەرجکردنی پارێکی زۆر لە داهاتی ئەمنەتەوەیە یەک فلسمان بۆ خێری گشتی لەو کۆڕمەندە خازانج نەکردو و دیداری سەرۆکێک یان بزنسمانێک لە پەنایەک نابێتە دەستکەوت بۆ گیرفانی بەتاڵی مامۆستایە. داشڵەیە ناتوانین موچە خۆرانی مەملەکەت بدەیت بۆ ئابووریە داتەپیۆ چ دەکەی لە کۆڕبەندی ئابووری داپۆست، ینی بۆ نمونە باسی چی دەکەی چۆن سەرنجی وڵاتان بۆ ئابووری کوردستانێک ڕادەکێشی کە هەموو دنیا دەزانێت بەغدا نابێ ناتوانین لە کاتی خۆیدا موچە بدەین نەتەوەیەکتان کردو بە سوالکەری بەرقاپی بەغدا بە باوکی داپۆسیش تازە نایەنەوەمایە. ئێستا هەولێر لە ژێر هەڕەشەی درۆن و موشکدایە و مەسر و بەرزانیش بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری داپۆست لە سویسرایە. سیاستمەداری کورد محمود عوسمان سەبارەت بە هێرشەکانی سەر هەولێر و بۆ بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا دەڵێت ئێران لەو سیاسەتە ڕازی نییە کورد لە حکومەت بە تایبەتی لە پارتی ناڕازیە. ئێران پێی وایە کورد زیاد لە سنووری خۆی لەگەڵ ئەمریکا و تورکیا ڕۆیشتووە وەجەختی کردوتە ئێران مەترسی زۆرە لەسەر کورد دەتوانێت زەرەری گەورە لە کورد بدا. محمود عوسمان دەشڵێ ئەمریکا دەبوو کورد بپارێزێ بەڵام بێدەنگە و دەڵێ ئێمە هیچ خەسارەتمان نییە گرنگەوەی خۆیان بەرنەکەون ئەگەنا پارێزگاری لە کورد ناکەن حکومەت عێراقیش لەگەڵ عێراق ڕێکەوت و کوردیش خۆی یەکگرتوونیە کەواتە کێ دیفاع لە کورد بکات ئیتر هێرشەکان بەردەوام دەبێت چ ڕێگریەک هەیە تا بەردەوام بێت. ئەو سیاسەتمەدارە باسەوە دەکات کورد ناتوانێت خۆی لە شەڕی ناوچەی بەدوور بگرێت کورد دەبێت هۆشیار بێت بۆ باڵانس لە نێوان هێزە گەورەکان ڕابگرێت و نابێت تەنها پشت ببەستێ بە ئەمریکا چونکە ئەمریکا پارێزگاری لە ناکات و سیاسەتی ئێرانیش ئەوەیە دەوێت خۆی دەوری سەرەکی هەبێت لە ناوچەکەدا. کۆنگرەی نەتۆی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا سەرکۆنی هێرشەکان ئێران بۆ سەر هەولێر دەکات و دەڵێت داگیرکەرانی کوردستان بە هەموو شێک پلانی لەنێوبردننی دەستکەوتەکان و سڕی نوێیان بەڕێو دەبن. کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە ڕاگەیەنراوێکی بڵاو کردووە و دەڵێت ئیدانی هەموو جۆرە هێرش و پەلامارێکی سەرگەلەکەمانی دەستکەوتەکانی دەکەین. وەڵا ڕاگەیەنراوەکەی کەنەکەدا چەند خاڵێکی خستۆتە ڕوو لە ناوەڕاکدا داوای کردووە لە هەموو شارەکان خەڵک بە هەمووی جیاوازی و شوێن و توێژەکان و ناڕەزایەتی دەرببڕن دژی هەموو هێرش و پەلامارێک بوەستنەوە لە هیچ شارێکیش ڕێگریان نەکەین. لە ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات کردووە ناڕەزایەتی دژی هێرشەکان دەرببڕن پەڕاشگەیان لەدا و لە کۆمەڵگەی نێودووڵەتی و پەیمانان داکەین بێنەدەن بۆ سنوورێک بۆ ئەم هێرش و پەلامارانە داخنێن. هەر سەبارەت بە بەردەوامی پێشێلکاری سەروەری عێراق و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان سامانکەخان بەرپرسی مەڵبەندی چەمشەماڵی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان دەڵێن سەروەری خاکی عێراق و هەرێم ئەرکە لەسەر حکوومەتی عێراق بیپارێزێ جا هێرشەکان تورکیا بێ یان هەر گروپێکی دیکە. وەک ئاشکرایە ماوەیەکە هەرێمی کوردستان بە
فڕۆکەی بێفڕۆکەوان و بە کە ناوی ئەنێ درۆن پێشێلکاری سنوورەکان ئەکرێ ژیانی خەڵکی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر مەترسیەوە. ئەمە بۆ خۆی مای نیگەرانیە لەلایەن هەچ دەوڵەتێک و لەلایەن هەچ گروپ و ڕێکخرا و تاقمێکەوە بکرێتە سەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەمە پێشێلکاریەکی بێ چەند و چوونە چکە هەرێمی کوردستانیش بەشێکە لە حکوومەتی عێراقی لە چوارچێوەی جوگرافیەکی دیاری کراوە. بۆیە ئێمە ئیدانەی ئەو پێشێلکاریانە ئەکەین و داواژە حکوومەتی عێراقی ئەکەین کە لەلایەن قونسوڵخانە و نوێنەرەکانیانەوە لە وڵاتان فشار بخەنە سەر دەوڵەتانی دەوروبەر و کە کۆنتترۆلی ئەم بارودۆخە بکەن و چیتر ئەم هێرشانە دووبارە نەبێتەوە کە بەڕاستی ژیانی هاوڵاتیان و سیڤیل کەوتەتە مەترسیەوە. جا لەژێر هەچ پاساوێکا بێ ئەمە بۆ خۆی پێشێلکاری مافی مرۆڤە، پێشێلکاری دەستوری حکوومەتی عێراقیە، پێشێلکاری یاسا بەرکارەکانە، یاسای نێودەوڵەتیە. بۆیە وەکو خەڵکی کوردستان لە باشووری کوردستان داوا ئەەکەین کە ڕێگری بکرێ ئەم پێشێلکاریانە بۆ ئەوەی کەوا جارێکی دووبارە نەکرێتەوە و چکە تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستان تێکدانی ئاسایش و بارودۆخی هەرێمی کوردستانیش بەندە بە سەقامگیری عێراقەوە بیرمان نەچێ. بۆیە ئەگەر هەر شوێنێک بارودۆخێکی ناسەقامگیر و ناهەموار بێتەکایەوە کاریگەری ڕاستەوخۆشی ئەبێ بۆ شوێنەکانی ترش بە تایبەتی لەسەر حکوومەتی عێراقی. دوێنێ پارێزرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 3 ساڵە ناتوانرە هیچ زانێرێک لەو بارەیە وەربگیرێت داواکاری نوێیان پێشکەش کرد و هەرێک لا ڕێزان سەریجا ڕێزە ئوستورک مەزلوم دینج فاگ ئوزگور ئەڕۆم بە پارێزەرانی نووسنگی یاسایی سەدە بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان عومەر خێری کۆنار حمولی هەڵگرتن و ئیساکتاش ئەنجام بدەن. سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا بۆ ڕێبەرایەتی زیندانی مرالیان کردووە. لە ڕۆژی 25 ئاداری 2021 تا ئێستا هیچ زانێرێک لەبارەی ڕێبەر ئۆجەلان بەردەست نییە و داواکاریەکانی بنەماڵ و پارێزران بە پاسەوی سزای دیسپلین ڕەت دەکرێت و ڕێگری لە دیدارەکانیش دەکرێت. لە 52مین ڕۆژدا مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 52مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە بۆ چالاکیەکە لە ڕۆژی 52میدا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە وا بڕیارە تاوەکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. ڕێبەر ئۆجەلان لە پەرتووکی سووربوون لەسەر سوسیالیزم، سووربوونە لەسەر مرۆڤبوون لەبارەی ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ لەسەر بنەمای سوسیالیزم دیلیت بیانووی بنەڕەتی شەڕی ئێمە ئافراندنی کەسێتی مرۆڤی نییە. ئێمە تەنها بۆ پارچە خاکێک یان گەلێک تێناکۆشین لە بنەمای ئایدۆلۆژی ئێمەدا ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ بنشینێ. ئەو دەڵێ لە یەکێتی سۆڤیەتدا لە میانی سۆسیالیزمی بنیاندراودا بە ڕووکار ئینتەرناسیۆنالیسمی بوو بەڵام لە کاکڵەدا نەتەوەپەرستی بەتوندی کارا بوو. ڕێبەر ئۆجەلان بیانووی بنەڕەتی شەڕی ئێمە ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ. ڕێبەر ئۆجەلان دەڵێت لە نێو پارتەکەماندا بە تێر و تەسەلی و پێکۆڵ ڕشت هەڵوەستە لەسەر ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ دەکەم چونکە ئافراندنی مرۆڤی نوێ لە دامەزراندنی پارت و دەوڵەت گرنگترە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە پارتووکی سووربوون لەسەر سۆسیالیزم، سووربوونە لەسەر مرۆڤبوون لەبارەی ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ لەسەر بنەمای سۆسیالیزم دەدوێت. ڕێبەر ئۆجەلان دەڵێت بیانووی بنەڕەتی شەڕی ئێمە ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێیە. ئێمە تەنها بۆ پارچەخاکێک یان گەلێک تێناکۆشین لە بنەمای ئایدۆلۆژیای ئێمەدا ئافراندنی کەسێتی مرۆڤی نوێ بنچینەییە. لە یەکێتی سۆڤیەتدا لە میانەی سۆسیالیزمی بنیادنراوەوە بەڕووکار ئەنتەرناسیۆنالیزمی بوو بەڵام لە کاکڵەدا نەتەوەپەرستی بەتوندی کارا بوو. لە قۆناغی سۆسیالیزمی سۆڤیەتدا ئەوانەی ڕێبەرایەتی قۆناغەکەیان دەکرد لە سەرانی سەرمایەداری کەمتر نەبوون. دەوڵەتێکی سۆسیالیستی دامەزرا، گەلێکی سۆسیالیستی ڕێکخرا بەڵام مرۆڤی سۆسیالیست نەئافرێنرا. بۆ نمونە ستالین تا چه ئەندازەیەک لەژێر کاریگەری زەهنیەتی دەرەبەگایەتیدا بوو یا تا چەند
خۆی بۆ ئاستی کەسێتیەکی سۆسیالیستی هەڵکشان. ئەگەر ئەم پرسیارانە باش درک نەکرێن ئەوە ئاستەمە درک بە تەڵەسگەکانی سۆسیالیزم بکەین. هەروەها نیکیتا سێرگیڤیچ خرۆشۆف چۆن دەرکەوتە ڕوو تا دووەڕادا پابەندی ستالین بوو، گەرچی پاشمردنی ستالین ڕۆڵی دوژمنایەتی بینی. لێ ئەم جوتە هەڵوێستە هیچیان ڕاز نەبوون. لە نێو پارتی کۆمۆنیستی سۆڤێتدا پرەنسیپی عەلەنیەت وندە بوو، ڕۆحی مرۆڤیان دەخنکان. دوجار ئەم ڕەوشە بە خراپی تەقیەوە. ئەو میتۆدانی من پەیڕەوم کردن تەواو پێچەوانن. من هەموو شتێک زۆر باش و ڕۆن شرۆڤە دەکەم و ئەنجامی دەدەم. گلاستنۆس لە سەرەتاوە تا ئەمڕۆ پرەنسیپی بنەڕەتی منە. ئەو سیاسەتەی دژی دەوڵەتی تورک پەیڕەوی دەکەم، بە شێوەیەکی ئاشکرا ئەنجامی دەدەم. تا دوا سنوور پەیڕەوی پرەنسیپی عەلەنیەت دەکەم. شێوەیەکی تری مرۆڤ ناتوانێت دژی دەرەبەگایەتی و پاشڤەڕۆیی تێبکۆشێت. ئەگەر ئەم میتۆدانە نەبن ئەوە سۆسیالیزمی زانستی پێک نایەت. لە میانەی یەکێتی سۆڤێتدا کۆمیتەی ناوەندی کاتێک بە ناوی سکرتێر کاروباری جیاجای ئەنجام دەدا، گەلیش دەچەوسێنرایەوە. لەسەرەوە مەکتەبی سیاسی خۆی زۆر مەزن ڕاگەیان. ئەمەش دەرەنجام ڕێی لە پێش تەقینەوەیەکی گەورە کردەوە. نەدەبوو ئەمە ڕوو بدات، بە جۆرێک خەریک بوو لە دنیادا وەک خوددا خۆی پێناسە بکات. هەڵبەتە ئەمە سۆسیالیزم نییە. مسوەگەر دووچاری ڕووخان دەبووە. ڕووخانیش پێویست دەکات لە نێو ئەو سنوورەی خۆی دروستی کردووە، نەک سەرمایەداری. بەڵکو دەبێت سۆسیالیزم بنیاد بنرێت، چونکە سۆسیالیزم نوێنەرایەتی مرۆڤایەتی نوێ دەکات. دەبێت سۆسیالیزم بۆ مرۆڤایەتی بکرێت بە شێوازێکی ژیان. مرۆڤی نوێ، مرۆڤی ڕاست، مرۆڤی جوان، مرۆڤی سۆسیالیست. بۆچی مرۆڤ لە نێو سنوورەکاندا زیندان بکرێت؟ بۆچی خۆی داشارێت؟ من سەر تا پێ دژی ئەمانم. ئێمە لە کوردستاندا مرۆڤی نوێ دەئافرێنین بە جۆرێک تا دووە سنوور لە بەرژەوەندی تەسکی تاکە کەسی دوور بێت. هیچ کەسێک بە زۆرە ملێ لە ڕیزەکانی پارتەکەماندا ناهێڵینەوە. هەر هەواڵێکی ئێمە وەک فیداییەکە. پارتەکەمان بە پێودانگی دڵخوازی بەڕێوە دەچێت، نەک فشاری دیسپلین. ئەگەر بەم ڕەنگە بێت ئەوە ناکرێت بەرامبەر دەوڵەتی تورک شەڕ بڕێوە ببین. ناکرێت شەڕ و شۆڕژ لە ڕێی فشاری دیسپلین و ناوەندگەراییەوە بەڕێوە بچێت. ئەگەر لە رووسیا هەندێک هەواڵ هەبن بیانەوێت خەباتی سۆسیالیستی بەڕێوە بن، ئەوە دەتوانن چاومان لێ بکەن و کەڵک لە خەبات و ئەزمموی ئێمە ببینن. گەرەکە هەندێک دڵنزم و خاکەڕابن. ئەگەر مرۆڤ لەبارەی کەماسی و کەم و کورتیەکانی خۆیەوە بدوێت شتێکی خراپ نییە. منیش ڕاستینەی خۆم زێدە مەزن ناکەم. تا ئێستا من نەچوومەتە نێوگەلی کوردەوە، بەڵام من وەک ڕابەر و سەرکردەیەکی مەزنی خۆیان دەبینن. ئەمە چۆن دەبێت؟ بە تەواوەتی نوێنەرایەتی ئایدۆلۆژیای سۆسیالیست دەکەین و پارچەیەکی گەورەی دنیا دەکەینە دوژمنی خۆمان. داخۆچۆن ئەم گەلە بەم ئاستا لە هێڵێکی ئاگریندا پەیجوور دەبن و بەم ڕادەیە هەواڵان لەگەڵ من بەڕێوە دەچن. پێویستە هەڵوەسە لەسەر ئەمانە بکرێت. لە نێو پارتەکەماندا بە تێروتەسەلی و پێکۆڵ هەڵوەستە لەسەر ئافراندنی مرۆڤی نوێ دەکەم، چونکە ئافراندنی مرۆڤی نوێ لە دامەزاننی پارت و دەوڵەت گرنگترە. تا ئێستا بایکۆتی ژمارەیەکی زۆر لە مامۆسانی ناڕازی بەردەوامی هەیە. ئەمڕۆ لیژنێکی پەروەردە سەردانی خوێندنگاکان دەکات بۆ بەسی دڵنیابوونەوە لەو نووسراوەی داوای دەستپێکردنەوەی داوامیان کردووە. بە پێنامێکی بەناس ڕەمەزان بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی کە لە گروپی بەڕێوەبەرانی خوێندنگەی سلێمانی نەردێتی تێدا ئاگاداریان دەکاتەوە لەوەی ئەمڕۆ لیژنێکی پەروەردە سەردانی خوێندنگاکان دەکات. لە نامەکەدا هاتووە سڵاوی پەروەردە و زانست بۆ سەرجەم مامۆسان فەرمانبەرانی سنووری پەروەردەکەمان جەخت دەکەنەوە لەسەر نووسراوە 471 ڕێکەوتی هەشتێکی 2024ەوە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی حەڤەیەکی 2024 لیژنەیەکی پەروەردە سەردانی ناوەندەکانی خوێندن دەکات بەسی دڵنیابوون لە جێبەجێکردنی نووسراو و نووسراوەکەی پەروەردە ژمارە 471 باسەوە دەکات دەبێت مامۆسانی پابندی داوامکردن ببنەوە لە ناوەندەکانی خوێندن بە پێشەوانەشەوە سزا دەدرێن و مامۆسانی وانە بێش لە شوێنەکانیاندا دەنرێن. لە ناومەکەی بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ئەوە شخراوەتە ڕوو بە پێچوانەوە لە مانکادا سەردانەکەی لیسیا مادە نەبووان وەردەگیرێ بەمبەسی گرتنە بەری ڕێکاری یاسایی بۆ مامۆسانی بلاک و وانە بێش. ئەمە لە کاتێکدا کە دوێنێ بەرهەم موستەفا ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆسانی کوردستان لە لێدوانێکی تایبەت بۆ ڕۆژنووسوتی کەس ناتوانێت مامۆستا سزا بدات بۆ بایکۆتی بەردەوام. بیستیان مانگا 7 ساڵ بەسەر داگیرکردنی ئافرین لەلایەن دەوڵەتی تورکەوە تێپەڕێ کە شەربانان لە ئافرین بۆ ماوەی 56 ڕۆژ بە توندترین شێوە بەرگریان لە شارەکە کردووە، بەڵام دوای داگیرکردنی شارەکە بوو بە پڕ لە گێژاوترین و مەترسیدارترین شوێن لە ناوچەکەدا.
لە ماوەی ئەم چەند ساڵەدا دەوڵەتی تورک و بەکرێگیراوەکانی ترسناکترین پێشەلکاری و تاوانی جەنگیان لە ئافرین ئەنجامدا. بە پێی ئامارەکانی دەستی تەندروستی هەرێمی ئافرین ژمارە و کەسانێک کە لە ماوەی 58 ڕۆژی هێرشەکەی دەوڵەتی تورک شەید بوونی 257 هاوڵاتی مەدەنی بووە کە 45 کەسیان منداڵ و 36 ژن و 176 پیاو جگە لە برینداربوونی 742 بریندار 113 منداڵ 113 ژن و 516 کەس لە ڕێگەزینەرە. هێرشەکانی دەوڵەتی تورک لە هەموو یاسا و نێودەوڵەتیەکانی پێشێل کرد. هەموو شوێنێکی کردامانج دوو ناوەندی مانگی سووری کوردی لە هەردوو شارەدەی جەندرێس و ڕاجۆی کردامانج کە لەو کاتەدا ئەو ناوەندانە خزمەتی خەڵکی دەکرد. تاوانەکانی داگیرکران بەرامبەر بە دانیشتوانی ئافرین تاوەکو ئێستا بەردەوامە. بەپێی بەڵگەنامەکانی ڕێکخراوی مافی مرۆڤ لە ئافرین لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا زیاتر لە 7343 هاوڵاتی مەدەنی ڕخێنراو بە شارەنووسی زیاتر لە نیوەی و کەسانش هێشتا نادیارە. هاوشێوەی گەڕەکی نەورۆز دانیشتوانی گەڕەکی عەرەفی شاری کەرکووک 2 ڕۆژە چادریمان گرتنیان هەڵداوە لە دژی سکاڵای کۆمپانیای نەوتی کەرکووک بۆ شۆڵکردنی خانەوەکانیان لە داڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە شێوەی جیاجا تعریب لە دژی گەڕەکە کوردەکان دەست پێکرۆ بە تایبەتی لە گەڕەکی نەورۆز و ئێستاش گەڕەکی عەرەفە بە دانیشتوانی هەردوو گەڕەکە جەخت لەسەرەوە دەکەنەوە گەرکێشەی ئەو دوو گەڕەکە چارەسەر نەکرێت تعریب بەڕۆتی گەڕەکە کوردەکانی دیکەش دەگرێتەوە. ئاوارەیەکە گەڕانەوە بۆ شار وڵاتی خۆیان هەستان بە دانیشتن لەم گەڕەکە بریتی بوو لە 4 دیوار و سەقف 40 خانووە هەستان دانیشتن لەم گەڕەکە و خانووی خۆیان هێدی دروست کردون تیا دانیشتن 21 ساڵە لێرە دانیشتون ئێستا شەریکەی نەوت هاتووە سکاڵایکی لەسەران تۆمار کردووە وایە ئەمانە لە ئینی ڕایان کردو لە بڵین لە قانون متهم الهاربیان لێ ناوناون و حزیەک حز کراوەتە سەریانە و هەموو کار و کاسبیان وەستاوە ئەم کەیسە ژێربەژێر دروستیان کردو ڕێکیان خستووە بەبێ ئەوەی هیچ خەبەرێک بۆ ئەو کەسە بێتن یا خاوەن قەزەکە بێتن بەبێ ئەوەی هیچ تەبلیغێکی بۆ بێت پلانێکیان داڕشتووە کەوا 28 دوانزەی 2023 ڕابردوو ساڵی ڕابردوو نەتقی حکومەکرا و سزا ئەسپێنرا بەسەر ئەم خەڵکە داماوە لەسەر مادەی 36 تەجاوزاتی ساڵی 1994 لە قەراری بڕیاری ڕژێمی باسە لە 3 ساڵە بۆ 10 ساڵ حکومەدران. بەڵام خۆشبەختانە بە تێکۆشانی گەڕەک و یەک ڕێزی و یەک دەنگی خۆمان و هاوکاری حیزبەکان و بە دەستخۆشیەوە توانیمان کەیسەکە بگەڕێنەوە دیسان بۆ تحقیق تروا لێرەوە ئیشی لێکن کە ئەم بابەتانە سەر بکرێتەوە لە بەغا چارەسەر بکرێتن هیوادارین دەگمە. هەواڵەکانتان پێشکەشکرار شادمن.